گەڵ ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان سەرۆک بارزانی دەستگای خێرخوازی بارزانی ڕاستپارت کە تەواوی ئیمکانیاتی خۆیان بخەنە خزمەتیان و بە هەموو جۆرێک هەوڵ بدەن بە زووترین کات هاوکاری خوشک و برایانی خۆمان لە ڕۆژاوای کوردستان بکەن نەکرد لە باشووری کوردستان بەڵکو لە ئەوروپا لە ئەمریکاش کۆمەک و یارمەتی کۆکرایە و تاکو ئێستاش هەر بەردەوامە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە دەیانەوێت ئەو کۆمەکانە بگەێنە ڕۆژاوای کوردستان بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بەم بابەتە کە لە ئەمریکاش ئێستا کوردان ئەوانەی دانیشتوانی ئەمریکان دەمێکە هەفتەیە زیاترە دە ڕۆژ زیاترە خەریکی کۆکردنەوەی هاوکارین بۆ ڕۆژاوە میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە بکەین کە داخۆ ئەو کۆمەکانە بەچۆ گەیشتون میوانەکەمان زۆر بەڕێز خوناف بارزانی نوێنەری دەستگای خێرخوازی بارزانی لە ئەمریکا و کەنەدا ڕاستەوخۆ لە واشنگتن لەگەڵماندایە خات و خوناف ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 من دەزانم پرۆسەی کۆکردنەوەی هاوکاری دەمێکە دەستی پێکردووە بەڵام دەمەوێت بزانم ئەم پرۆسەیە پرۆسەی کۆکردنەوەی هاوکاری لە ئەمریکا و کەنەدا بەچۆ گەیشتووە سەڵاو لە ئێوەی بەڕێزیش ئەم پرۆسەیەکی بەردەوامە هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەو کارەساتەی کە بەسەر خەڵکی ئێمە هات لە ڕۆژاوای کوردستان ئێمەش وەکو لەسەر فەرمانی جەنابی بارزانی خۆتان دەزانن کە زوو بە برادران و یاخود تیمی دەستگای خێرخوازی بارزانی نەمری ڕاستپارت کە دەبێت زووترین کات خۆمان بگەینە ڕۆژاوا بۆ هاوکاریکردنی خەڵکەکەی ئێمەش وەکو نوێنەری دەستگای خێرخوازی بارزانی نەمر لە ئەمریکا و لە کەنەدا دەریغیمان نەکرد هەستان بە دەستپێکردنی دوو هەلمەتێکی مەیدانی و هەلمەتێکی ئۆنلاین لە سەرەتادا هەلمەتێکی ئۆنلاینمان دەست پێ کرد بوو چکە پێشتر ئامادەسازیمان کردبوو کە لە ڕێی چەندەها ئاپەوە وەکو زێڵە وەکو پەیپال بوو وەکو کاش ئاپ بوو یاخود ڤێنمۆ کەوانە هەموو ئەکاونتی تایبەتن کە بە بانکەکانەوە بەسراون خەڵکی ئێرەش هەموو ینی بانکی خۆیان هەیەون زۆر بە ئاسانی شارەزایەکی باشە لە ئاپانە بۆیە باش بەڕێز خات و خوناف ینی هاوکاریەکان لەوێ تەنها لە کاشدا خۆی دەبینێواتە پارە ئەگەر هەر پارەیە بۆچی هەر تەنها کاش یاخود پارەیە بەڕاستی ئێمە بیرمانەوە کردوتەوە چکە پارە لە بۆمان زۆر ئاسانترە ئەگەر لە ڕێی هەلمەتێکی مەیدانی وە بێت خەڵک بێت پارە بدات یاخۆ لە ڕێی ئۆنلاینەوە پارە بدات ئاسانتر دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان وەک ئێمە بچین باڵهەرگیری گەورە بگرین و مەبلەغێکی تری پێ بدەین و کە خەڵک کەلوپەل بێنیتن لەسەرمان زۆر گران ڕادەوەسێت وە بزانم هەر پارەکە باشتر بوو لەوەی کە سێرمان کرد تێچوەکەی زیاترە بۆیە بیرمان لەوە کردوتەوە کە نە هەر با کاش بێتن کاشەکە بڕۆت ئێمە دەتوانین لە کوردستان لەوێ هەرچی پێداویستێکە بوو بۆ خەڵکی ئێمە لە ڕۆژاوای کوردستان بکڕن و بگوازنەوە بۆ ڕۆژاوای کوردستان زۆر باشە خات و خوناف من دەمێ بزانم ڕەوەندی کوردی لە ئەمریکا بۆ خۆت باش دەزانی کوردێکی زۆر لە ئەمریکا دەژین تا چەند بە دەنگ بانگەوازەکەی دەستگای خێرخوازی بارزانیەوە هاتوون و ئامادەن هاوکاری و کۆمەک بۆ ڕۆژاوای کوردستان کۆبکەنەوە بەڵێ ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردی هەلمەتەکە لەگەڵ برادرانی نوێنەراتی حکومەتی یاریمی کوردستان خات و تریفە عەزیز لەگەڵ لەقی پارتی دموکراتی کوردستان لەقی هەفتی ئێمە کاک حکمەت بامەرنی لەسەر هەماهنگیمان کرد لەگەڵ ئەم دوو برادرانە ئەو بوو بەهانامەوە هاتن بەڕاستی کەسانی با بڵێم کەسانی تریشان ئاگادار کردوتەوە کە ئێمە هەلمەتێکمان دەست پێ کردووە و زۆر بەرفراوانی هەلمەتەکە بەرچاوڕوونیەکی بەخوا بینەوە خەڵکێکی زۆر دێنە سەر خات بەڵێ زۆر جار ئێمە یەکەم جار بە ئۆنلاینەوە دەستمان پێ کرد بەڵام کە یەکەم جار لە ئۆفیسی دەستگەمان بە شێوازێکی مەیدانی دەستمان پێکرد ئەو بۆ ویلاتەکانی دیکەش هەمووات نەدەست یەکێک لەوانە KDC نزار شرانشی کە با بڵێم سەرۆکی ئەم ڕێکخراوە و هەروە ڕێکخراوی TKCC لە نەشڤیل ئەوان بەهانامەوە هاتن ئێمە سندوقەکانی خۆمان بڕوا ویلاتی ئەم دوو لە ویلاتی نەشڤیل دامانە ئێستا هەموو ویلاتەکان هاتوونە سەر خەت و داوامان لێ دەکەن کە ئێمە بچینەوێن دەر سندوقەکانی خۆمان دابنین و ئێستاش برادران هەر پێشەوەی کە بێمە لای با بڵێم بێمە لایف کاک دلۆڤان بەرواریش ئەوەش کە لە بۆ سانتیاگۆ لە کالیفۆرنیا هەماهنگی کردو کە ئێمە بتوانین لەوێ سندوقەکانی خۆمان دابنین و هەروە بەردەوامیشی لەوەی کە بچینە وڵاتی وەکو وڵاتی کەنەداش دەبێش زۆر باشە خات و خونافکەواتە ئێوە هەماهەنگیتان یاخود پەیوەندیتان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا چۆنە بۆ گەیاندنی ئەو هاوکاریانە بۆ خۆ دەزانی هاوکاریانە کە کۆ دەکرێنەوە دەبێ پەیوەندیتان هەبێ بۆی بتوانن بیگەێن ئەو پەیوەندیانە چۆنن
مەبەست لە پێی بەرپرسانی ئەمریکا مەبەست لە چییە؟ چونکە ئەگەر ئێمە تەنها تاکە ڕێگا کە دەتوانین هاوکاری کو بکەینەوە کاشە لە ڕێی کاشەوە دەتوانین زۆر بە ئاسانی ئەو مەبلغی کە دێتە دەستمان بیگوازنەوە باریمی کوردستان وەکو پەیوەندی بڵێ ئێمە لە پەیوەندیدا لەگەڵ ڕێکخراوی حکومی و ناحکومیەکان لەگەڵ بەخشەرەکان ئەو بەخشەرانەی کە بەڕاستی هەموو کاتێک لەگەڵمان بوونە لە هەموو با بڵێم سات و کاتێکدا کە ئەگەر ئیڤنتمانان سیمینارماری خستووە بەشدار بوون یەک لەوانە کە خاتو شاین مافی سەرۆکی ڕێکخراوی ئازار بۆ مناڵانی جیهان بە بەردەوامی دامی پرۆژەکانی ئێمەی کردووە پشتگیری پرۆژەکانی ئێمەی کردووە کە بۆ ئەم پرۆژەش دیسانەوە بەهانامانەوە هاتگوتی بەڵێ ڕێکخراوەکانی دیکە بەڕاستی ئێمە بە بەردەوام ئیمێلیان بۆ دەنێرین بەڵام من پێشتریش ئەوەم ئاماژەم پێدا بوو کە بەڕاستی ئەوەی کە بەسەر ئەو جەنگێ کە ڕوویدا لە فەڵەستین و لە با بڵێم ئوکرانیا وای کردووە کە ڕێکخراوەکانی دیکە بە دەگمەندێن وەڵامی ئیمێلەکانی ئێمە دەدەنەوە لەبەرەوەی کە پارەیەکی وا ئێستا وەکو جاران نەماوە پارە نادرێتن بەڵام ئەوانەی کە بەڕاستی دەیانەوەی یارمەتی دەربن بەخۆیان دێنە سەرخات بەخۆن پەیوەندیمان پێوە دەکەن و ئێمە زۆر سوپاسیان دەکەن کە بەڕاستی دەتوانن یارمەتی ئێمە بدەن باش خاتو خونام بۆ خۆت باش دەزانی لە ئەمریکاش دەیان دەستگای خێرخوازی هەیە یاخود خۆبەخشێ پەیوەندەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ ئەو دەستگانە لەگەڵ خۆبەخشان دەستگای تری خێرخوازی چۆنە هاوکارتانن ئەوان بەدڵیایەوە بۆیە ئێمە وەکو دەستگا کە بە شێوازێکی ڕسمی لێرە کردوتمانەوە ئۆفیسی خۆمان هەیە لە ڤیاننا لە ویلاتی لە شاری ڤیاننا لە ویلاتی ڤیرجینیا ئێمە دایمەن سیمینارمان هەیە وەرکشۆپمان هەیە پانێلە ڕێک دەخەین بۆی کە چی بکەین دەستگا بە ڕەوەندی کوردی بناسیێنین پێشە مشتێک اینجا بە ڕێکخراوی حکومی و ناحکومیەکان بە خۆبەخشەکان و ئەمانە بناسیێنین ئێستا کە زۆر جار برادرانی هەتا لە زانکۆ قوتابیان دێن دەیانەوێت وەکو ئینترنشپی خوان لە دەستگای خوازی بارزای نەمر ئەنجام بدەن کە ئێستا دوو لە قوتابیانی جۆرج مەیسن کە داوان کردووە شتەکە وای ینی بەڕاستی جێگای دڵخۆشیە کێمە بتوانین تا ڕادەیەک ئیش بکەین لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەمریکا زیاتر وا بکەن کە دەستگا بە خەڵکانێک بناسیێنین بەڵێ ڕێکخراوەکان هاتوونەتە دەنگ و بەڕاستی کە بانکیشتیان دەکەین دێن ئامادە دەبن لە ئیڤنت و لە سیمینارەکانی ئێمە باش خاتو خوناف تاکەی دەتانەوێت بەردەوام بن ینی تاکەی دەتانەوێت ئەم کۆمەک کۆکردنەوە ئەم هاوکاریانە بەردەوام بێت من ئەگەر شتێک دەمەوێت بڵم ئێمە سەرژمێرمان دروست کردوون ئەگەر سەیری بکەن ئەمانە سەرژمێرن ئێمە دروست دەکەن ئێمە مەگەزینمان هەیە وەکو مەگەزینمان هەموو سێمان جارێک مەگەزینێک دەردەخەین پۆستکار دروست دەکەین بڵێم ئەو شتانەی کە بەڕاستی دەمانەوێت هەتا ئەگەر لە ڕێگای USP بیتن بۆ هەموو خەرکی ئەمریکا دەنێرین بۆی کە زیاتر دەستگا بناسیێنین ئەمانە پرۆژەیەکن کە پرۆژەی بەردەوام پێ دەگوترێتن بەس تەنها ئەمە ناین هەڵبستین بە هەلمەتی کۆکردنەوە تەنها بۆ خوشکوبرانن ئێمە لە ڕۆژئاوای کوردستان ئەم هەلمەتانە هەلمەتێکی بەردەوام دەبێتن من ئێستا وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەمە پرۆژێکمان لە بەردەستە کە پێی دەکرێت پرۆژەی بایمی ئەکافی ئەو پرۆژەیە کە $5 لە خۆی دەگرێت مانگانە خەڵک دەتوانێت لە مانگێکی یەک جار $5 ببەخشێت لە ڕێگای لینکەوە کە ئێمە هەمانە بۆ پرۆژەکانی ئێمە ئەو پرۆژە تەنها پرۆژەی ڕۆژئاوایە تەبعاً بایمیە کافی چونکە ئەگەر ئێستا سەیری بکەین دروستە ئێستا کە ئەو کەرەسەتەی بەسەرات و هەموو خەڵک هاتوتە دەنگەوە بەڵام ئێمە زۆر پرۆژەمان لە بەردەستە تەنها لە بۆ ڕۆژئاوای کوردستان نییە دەتوانین برادرانی خۆمان لە هەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە باشووری کوردستان پرۆژەکان خۆی لە پرۆژەی پەروەردەی دەگرێتەوە پرۆژەی تەندروستی دەگرێتەوە ئاژەڵ دۆستی دەگرێتەوە هەر پرۆژەیەکیش کە باسی دەکەن وەکو پرۆژەی پەروەردەی چەندەها لەقی لێ دەبیتەوە دروستکردنی قوتابخانە نوێژانکردنی قوتابخانە کڕینی کەلوپەلە تەندروستیش بە هەمان شێوە بۆیە ئەم پرۆژانە ئەم هەلمەتێکی بەردەوامە تکایە برادران ڕەوەندی کوردی لە ئەمریکا لە هەر لایەکن ئێمە ئەو پرۆژانە ئەو هەلمەتە بەردەوام دەکەین تاکو دەستگا ما بێت ئێمە داوا لە هەموو لایەنێک دەکەن کە بێنە سەرخات یارمەتی دەرمان بێت ئەگەر بە مانگانەش بێت هەلمەتەکەی دەست پێ بکەن بە مانگانەش بێتن ئێمە بتوانین خەڵکێکی زۆر هەژارمان هەیە لە هەموو ناوچەکانی کوردستان دەتوانین ئێمە ئەو مەبلەغە بێتەنەوە حسابی دەستگا خانوان بۆ دروست بکەین دەتوانین یارمەتی دەریان بن بۆ کرێخانی بۆ زۆر بۆ نەخۆشیەکان بۆ زۆر پرۆژەی دیکە زۆر باشە زۆر بەڕێز خوناف بارزانی نوێنەری دەستگای خێرخوازی بارزانی لە ئەمریکا و کەنەدا ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش